ئەم تەزبیحە و ئەو ئۆتۆمبیلەی لە دواوەی منە هەمان نرخە. ئەم تەزبیحە خاوەنەکەی وتی 10 ساڵ پێش ئێستا بە 300 دۆلارم کڕیوە و ئەو ئۆتۆمبیلەی دواوەی منیش خاوەنەکەی دەڵێتن بە 300 دۆلارە و هیچ کێشەیەکی نییە لە ڕێگاش دەڕواتن و کێشەی هاتوچۆیشی نییە لە پۆلیسەوە یاخود ئارم و کارتی هەیە بۆ ئەوەی لە مەفرەزەکانی پۆلیس نەگیرێتن. من هاتومە نێو پێشانگاکان ئەو پێشانگایانەی کە لەسەر ڕێگای مەخمورە تایبەت بە ئۆتۆمبیلی بێسەرەتا یاخود ناوەکەی ئاوا ڕۆشتووە. بۆ زانیاری زیاتر دەمەوێ خاوەنی یەکێک لە پێشانگاکان وەربگرم. کاکە جان سڵاوت لێبێ. سڵاو لێبێ بەخێر بێت. زۆر سپاس. هەر خۆم بۆت ئەگرم. تاوە دەستخۆش بی. ئەزیزی بۆچی نرخەکەیان ئاوایە؟ نرخەکان ئاوایە ئێستاکە ئەو سیارانە کۆن بووینە. بەڕاستی یعنی ئێستاکە لە ڕووی ئەوەی کە بچێتە بازاریان بستێتە شوێنێکی کۆم بۆ خەڵک ئێستا پێویستی بۆی نەما کە ئەو سارە مۆدرنیوانە داخل دەبێتن کابرا دەستی سارێکی مۆدرنیو بە قەز دێنتە دەرێکە و لەبەر ئەوەیە کە نرخی ئەوانەش دابەزیە و بۆ شێوەیە. باشە هیچ ینی ڕێگە پێدان و ئەوانەی مەزبوط هەروەک بە چۆن تازە ئاماژەم پێکرد لە ڕووی ڕێگە پێدانەوە هیچ گرفتێکی نییە. حکوومەتی هەرێم بازی پێدایە ئارم پلاستیک ئێستا و ئارمی هەیە یان خود سیارەمان هەیە سەنەویە خاوەنی دیارە یاخود هەشە بە سەنەوی و خاوەنی دیارنێ بەڵام لە ڕووی ئەولیاتەوە ئەولیاتی مەزبوطە هیچ گرفتەکی نییە. ئەی ئەمانە لەسەر شەقامژانی بەبێ کێش دەتوانانی هاتوچۆی پێ بکەین لە بۆ بابەتی تێکچوون ئەوانە؟ بەڵێ لە ڕووی ئەوە شەوەکە هیچ گرفتەکی نیە دەتوانی ئێستان بۆ خۆم لەوانەیە چەندین جار نەکرد جارێک بۆ سیارە کۆنانە پێچوومە سلێمانی پێهاتیمەوە لە ڕێگاشدا هیچ کێشەیە چینە بۆ پێچوومە پێگەڕایمەوەش. کەچی نرخەکەشی 300 دلار بووە. نرخەکەی 300 دلارەوە بە سیارە دەگۆڕێتن میساڵەن سیارە هەیە 300 دلار سیارەیە 500 دلار سیارە هەیە 15 وەرەقەیە جۆری سیارەکەی دەگۆڕێتن شێوازی سیارەکەی دەگۆڕێتن. باشە ئەوانەی کە دێن لێرە ئۆتۆمبیل دەکڕن یاخود ئەوانەی دەیفرۆشن بیر لەوە ناکەنەوە بیبەنە ینی کارگەی شیش بە ئاسم بیفرۆشن باشترە؟ ئەخرەگە بێت و بە شیشیش بفرۆشن لەوانە هەستی 100 دلاری دەکاتن چکە وەزنەکەی ئەوەندەیە وەزنەکەی تەنە کوشتەکانی بە چیرۆ ئەو لێت وەردەگریتن. بەڵام من پێم خۆشە لێرەوە دەمەوێت لە کەناڵەکەی ئێوە یاخود لە سایتەکەی ئێوە داوە لە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم و داوە لە وەزیری ناوەخۆ دەکەم کە وەکو ئەو بڕیارەیدان لە بۆ تەکسیەکان بەڕاستی لە بەرژەوەندی خەڵک بوو کە ئێستاکە بۆ بڕیارەی سیارەی کۆن لە شەقامەکاندا نامینێتن. پێم خۆشە ئەوانش ئاین بە هەمان شێوە بڕیارێک بدرێتن لە پێناو ئەوەی کە هەم ژینگە پاک بێتەوە هەم جادەکانمان پاک بێتەوە لە کۆنە سیارانە بڕیارێکی دەربکەن کە ئەو سیارانەی کە سەرەتایان هەیە یاخود سەنەویە یاخود خاوەنی دیارە یاخود ئارمە بازە هەر شێوە شتێکی هەیە حکومەت لەیان وەرگێتەوە بە ساریشی لە بۆ دیاری کە وەرگێتەوە هەم ژینگە پاک دەبێتەوە هەم جادەکانیشمان پاک دەبێتەوە. ینی ئێستا ئەوەی دەوەڕەکەی پێ بێ لێرە دەتوانێت دوو ئۆتۆمبیل بکڕێ؟ بەڵێ بەتاکید ئێستا دەوەڕەکەت پێ بێتن دەتوانی دوو ئۆتۆمبیلی بکڕی کە گرفتیشی نێبی دەتوانین لە جادەکانیش لێ بخوری. هیچ گرفتێکی نییە بەخێر بن بەخێر بن. بەڵێ من مامە گیان ئەو مامێ بە باسی لەوە کرد کە تا دوێنێ ئۆتۆمبیلێک هاتبوو 150,000 دایە نەیفرۆشت داوای 200,000 دەکرد ئەوم بۆ باس بکەوە. وەڵای سیارەک بوو بەیعیم زۆر جوان بوو سپی بوو دەیگۆ 150,000 دایە بیان کردووە 200 دەیت سیارەکەی نەدا ڕۆی. مامەجە ماوەی چەندە لێرە کار دەکەی؟ من گەرە لەمێژە لە سەرەتای ئێرە لێرە کار دەکەم معرەزم زۆر ئەو مامەڵانە دیتیەکە بە 200 و 300 و ئەوانە دیتە بە 3 وەرەقە و 2.5 و 4 و دەدەنە ئاسن و ماسنی و تەفنیش دەکەن و دەبان زۆر هاوبووە کڕی فرۆشت. ئەی ئەوانێک کە بە 3 وەرەقە با بڵێن دەیکڕن کێشەی ڕۆیشتنی نییە ئەڕواتە هەیە هەیتی لە خۆی دەچی هەندە پارە لێ دەدا و لە باتی مانتۆڕی سیارێکی دەبیتن لۆ خود داژڕەوە دەست بە 200-300,000 لێکرد 200-300,000 لێ دەدا و دەڕۆ. یعنی دەتوانێت مانتۆڕەکەی بفرۆشێ بە چەند جار گۆڕینەوە کرایە سیارە بە ماڵ ئەوجە 50,000 دوو وەرەقە 3 وەرەقە ئاسە ڕێکەتی سیارەکەی و بەزگە حکوومەت بڕیارێکی بدا سیارە هەیە بە 5 وەرەقەی بە 6 ینی ئێستا حکوومەت دەگەبرێ بە 10 وەرەقەی سیارێکی پانکەنەوە زۆر باشە 150 سیارەی ئێرە دەڕوە.
ئەم شارە ینی شتی ئەوەندە سەیری تێدا ئەگەر بتەوێت لە خواردنگەیەکی تۆزێک کوالیتیەکەی باش بێ نام بخۆی 6 کەسبی دەکات $300 و لە هەمان کاتدا ئەو ئۆتۆمبیلی دواوەی منیش هەر بە هەمان نرخە کەچی ئەو ئۆتۆمبیلە دەتوانی سەفەری پێ بکەی و پێی بڕۆی بۆ ماڵە خەزورانت و بۆ سەردان و بۆ گەشتیش بەکاربێنی